يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران و خواناسانی زۆر بەڕێز میوانانی ماڵی خوای پەروەردگار، وتاری ئەمڕۆمان پشتیوان بە خوای تاک و تەنیا و بێشەریک بەویستی خوا باسی نوێژ دەکەین. گەورەی و گرنگی نوێژ لە ژیانماندا. یەکەم خاڵێک کە ئینسان پێویستی بە نوێژ هەیە بۆ ژیانی دنیا و قیامەتی، پەیوەندی بەستنە بە خوای پەروەردگاری خۆیەوە. زانای پایە بەرزی کورد دکتۆر محەممەد سەعید ڕەمەضان البوتی ڕەحمەتی خوای لێبێ لە بەرجی دووی کتێبەکەی خۆیدا مختارات من خطب الجمعة لە لاپەڕەی 15دا دەفەرمێ ئەگەر کۆمەڵە سەربازێک چوونە دەشت و شوێنێک بۆ جێبەجێکردنی مەرامێکی تایبەتی سەربازی، بۆ جێبەجێکردنی ئەرکێکی عەسکەری، ئەوەی دەبێتە مایەی نەهامەتی و تیاچوونی ئەو کۆمەڵە سەربازە بە پلەی یەکەم و لە پێش هەموویانەوە بریتیە لە دابڕانی پەیوەندی و ئیتیسالاتی بینی سەرباز و فەرماندەکان. کاتێک کە شەبەکەی ئیتیسال لە بینیاندا نەما، هیچ پەیوەندیەک نەما، سەرباز نەیزانی بە ئاراستەی کوێدا بڕوا و چۆن هەنگاو هەڵگرێ و چۆن بکشێتەوە و چی بکا و چی نەکا، لە فەرماندەکەیدا بڕا، ئەو کاتە فەشەلی گەورەی عەسکەری ڕوودەدا. نمونە دێنێتەوە دەفەرمێ ئەمە وەکو نوێژ وایە. نوێژیش ئەو پەیوەندیەیە کە لە بینی بەندە و پەروەردگاریدایە. ڕۆژانە 5 جار تۆ یادی پەروەردگارت دەکەی لە ڕێی نوێژەکانتەوە. بۆیە خوای پەروەردگار بە موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ دەفەرمێ و بە تێگڕای ئیمانداران تا قیامەت و ئەقیمی الصەلاتە لذیکری. سوڕەتی تاها ئاەتی 14 نوێژ بکە بۆ یادی من، یعنی هەر کاتێک تۆ نوێژت کرد یادی منت کردووە، ڕاستەوخۆ پەیوەندی لەگەڵ مندا هەبووە و منیش بەو ئەندازەیە یادت دەکەم ئەی بەندەکەم کە تۆ یادم بکەی. کەواتە بەڕێزان ئەگەر ئینسان لە نوێژدا بڕا سەرگەردان دەبێت، چونکە پەیوەندی لەگەڵ پەروەردگاریا دەپچڕێ. کەسانێک دەڵێن نوێژ هەموو شتێک نییە، من کەسێکم دڵم پاکە، ڕەوشتم جوانە، زەررم بۆ کەس نییە، بەس زەررم بۆ خۆم هەیە کە نوێژ ناکەم. بەڵێن نوێژ لە ئیسلامدا هەموو شتێک نییە. بەڵام پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم وەکو لە مسنەدی ئیمام ئەحمەدا فەرموو دەکاتەوە، شێخ ئەلبانی دەفەرمێ صەحیحە بە دووشە دەفەرمێ وعەموودهو الصەلات، خەڵکینە بزان و تێبگەن و یەقینتان هەبێ کۆڵەکەی خواناسی و دینداری و موسڵمانیەتی بریتیە لە نوێژ. بینایەکی گەورە بێنە بەرچاوت، پایەیەک و کۆڵەکەیەکی گەورە و مەحکەمی هەیە. ڕاستە ئەم کۆڵەکە و پایە هەموو بیناکە نییە، سەقفیش پێویستە، ئەساس و دیواریش، دیکۆرات و هەوای پاک و ڕووناکی، ئەمە هەمووی بیناکەیە، بۆنی خۆش و ڕاخەر و بەڵام بەس بێنە پایەکە لابە دەری بێنە، کە پایەکە لابرد هەموو بیناکە بەسەریەکە دەڕوخێ، چونکە ئەوە ڕاگریەتی، ئەوە کۆڵەکە و عەموودەکەیەتی. بەخوا نوێژیش ئاوایە، نوێژ کۆڵەکەکەیە، ڕاستە هەموو دین نییە، ڕاستە ئەخلاقە جوانەکانیشی وەکو دواتر باسی دەکەین دەبێت لەگەڵدا بێ، بەڵام ئەگەر هەموو بیناکە هەبوو بەس پایەکەت دەرێنا، کۆڵەکەی دینداری و خواناسی و موسڵمانیەتی دەرێنا، بیناکە بەسەر تا دەڕوخێ، ماڵوێران دەبی، ئەوانەی تر سوودێکت پێ ناگەێنن، ئەوانەی تریش لەگەڵ یا دەڕوخێن. ماسی چۆن ئاتاجی ئاوا، جیا چۆن ئاتاجی هەتاوە، نوێژیش ئاوایە بۆ ئێمە. ماسیەک لە ئاو دەری بێنە چی لێ دێ؟ دوای چەند خولەکێک گیان لەدەست دەدا. ڕووەکێک گیایەک هەتا و خۆری لێ نەدا، سەرنجامی چییە؟ مردنە، لە ناوچوونە. نوێژیش کە لە ئێمە ئیماندار دابڕا، لێی دابڕین،
مەسیر و چارە نووسمان تێدا چوونە بەرەو شەیطان لە دنیای پڕ لە خەم و پەژارەدا کە ژیانی سەرزەوی پڕە لە خەم لە خەفەت لە گرفت لە ناڕەحەتی نوێش چارەسەرە خوای پەروەردگار دەفەرمێ وەستەعینوا بالصەبر والصەلات لە سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 45دا خوای پەروەردگار دەفەرمێ بۆ ئاسانکردنی ناڕەحەتی و گرفتارەکانی ژیانتان پەنا بۆ دووشت بەرن پەنا بۆ دووشت بەرە ئەو وەختەی کە دنیا لەبەر چاوت تاریک دەبێ کە موشکیلە و گرفتەکان ڕوود تێدەکەن یەکەمیان سەبرگرتن و خۆڕاگرتن و ئارامگرتن و هەڵنەچوون دووەمیان نوێشکردن ئەو کاتەی کەوا هەژاری دنیا لێ تاریک دەکا قاسە و کاسە و ماڵت بەتاڵە سەبر بگرە ئارام بگرە پەلامار مەدە و دەست بە هەموو کونێکا مەکە دینت بە قوربانی دنیاد مەکە هەژاریەکە وا لێ نەکا لە پێناوی چەند پارە و دینار و دۆلارێکە کەسایەتی و شەخسیەتی خۆل لە ناوبەری هەتا نایەتەوە سەبر بگرە خوای گەورە دەرگایەک هەر دەکاتەوە لە شوێنی ڕاستەقینەی خۆیەوە سەبری دەوێ کاتێک کەوا ستەمت لێ دەکرێ دۆ شاو تێکەڵاو مەکە لە جیاتی یەک مەڵێ دوو کەسێ مۆڕەیەکی لێکردی تۆ فیشەکێکی پێوە منێ کەسێ هۆڕنێکی وە لێدای تۆ مەیکە بە دوو ئارام بگرە لە شوێنی خۆتا سەبر بگرە لەو بەڵای خۆ ڕزگارت دەکات تۆڵەت بۆ لەو ستەم کارە دەکاتەوە تووشی بەڵای خۆی دەکات لە تۆی لادەدا کاتێک کەوا کێشەیەکی خێزانی و هاوسەریت هەیە ئارام بگرە لە دەقەیەکە مەیگەیەنە تەلاق کاتێک ناگەی بە ئامانجت لە بازرگانیەکە لە مامەڵەیەکە سەرکەوتو نابی لە دڵخوازێکی خۆتا بۆ هاوسەرگەری پێی ناگەی کە ئاواتت بۆ پێی نەگەیشتی لە گەیشتنت بە زانکۆ و پلەیەکی خوێندنە بەدڵی خۆت بۆ نەهاتەوە پێی نەگەیشتی مەڕوخێ سەبر بگرە ئارام بگرە دنیا کۆتایی پێ نایە ئەمجا ناڕەحەتیەکانی دەروون کە لە ئەنجامی ئەو سەبرگرتنە تاڵەدا چونکە سەبر تاڵە زۆر تاڵە بەڵام بەرهەمەکەی لەو سەرەوە شیرینە ناڕەحەتیە دەرونیەکانت بە چی لە ناوبەرە بە نوێشکردن هەیە خۆ ئەمانەشی هیچی نییە کێشەشی نییە کەچی دایمە دڵی نائارامە بێجگە لە چارەسەرە دەرونیەکانی پزیشکی دەرونی گەورەترین چارەسەر کە دکتۆری ڕاستەقینەی دەرونیش بۆ مرۆڤی دەنووسێ بریتیە لە پەیوەندیکردن لەگەڵ خوادا لە زیکر و یادی خوا کە گەورەترین زیکریش بریتیە لە نوێش پەنا بۆ نوێش بەرە وەستەعینوا بالصەبر والصەلات پەنا بەرن بۆ ئەم دوو چارەسەرە مسڵمانان دایمە کەسێکی ئارامگر و خۆڕاگر بە لە ژیاندا بەردەوامیش پەنا بەرە بۆ نوێشکردن حزيفي كريمان دفرمي كان النبي صلى الله عليه وسلم إذا حزبه أمر صلى سرور من صلى الله عليه وسلم كاتك كواكارك صغلته دلنا رحتي بكردايا إيشيكي بهاتايا بردم إيشك قرس بكوتايا للسري دلنا رحتي بكردايا صغلتي بكردايا پیغمبری خواه صلی الله علیه وسلم چی دەکرد یەکسەر هەڵدەستان نوێژی دەکرد نوێژ دەرگای فەرحی دڵ و دەروون لێ دەکاتەوە پەنا مەبە بۆ هیچ ڕێگایەکی چەوت وەرە پەنا بەرە بۆ زیکری خوا بۆ گەورەترین زیکریش کە نوێژ و سوز دەبردنە بۆ خوای پەروەردگار ئەم دەروون و هەست و نەستا لە تاو خەم و ئازار پەستا هەمووی تینووی ئارامیە بێ نوێش ئارامی ئەستەمە چونکە کاتێک دڵ بەخەمە کە ژین لەبەر چاودا تەمە کە ئەو کەسە ئەم دنیای لێ یەک دێتەوە بە ئەریحنا یا بیلالێک چی خەمە بیر دەچێتەوە یوسر دوای عوسر دێتەوە ئاسۆی دڵ ڕوون دەبێتەوە بەدەستی نوێش دەرگای سەبر دەکرێتەوە بەڵام کام نوێش دەتوانی پەیوەندی بکەی لەگەڵ پەروەردگارتدا بلا تشبيه ولا تمثيل هەر بۆ ڕوونکردنەوە ولله المثل الأعلى جەنابەت مۆبایلێکت پێیە جاری وا هەیە دەڵێ ناتوانی پەیوەندی بکەی بەو کەسەی کە دەتەوێت ئیتیصال و پەیوەندی لەگەڵ بەستی بۆ باڵانسەکەت بەش ناکە باڵانسەکەت تەواو بوو ڕێگەی قسەکردنت پێ نادرێ نوێژیش ئەو پەیوەندیە لە بینی ئێمە و خوادا کام نوێش پەیوەندیەکەت تەواوە لەگەڵ خوادا کام نوێش لە خەم ڕزگارت دەکا کام نوێش سەبرت دەداتێ کام نوێش کەسایەتیەکی بەرزی ناو کۆمەڵگا دەداتێ خەڵک ئاماژەت بۆ دەکەن فڵان کەس لێی مەترسە ئەهلی نوێژە نوێش خوێنە کام نوێش سەر بەرزی دنیا و قیامەتت دەکا هەر ئەوەندەی دوورکان نوێژت کرد تەواوە نا ئێمە دەچینە خزمەت قورئان سوورەتی المؤمنون سوورەتی ئیمانداران
خوای پەروەردگار دەفەرمێ قەد ئەفلەح المؤمنون دڵنیابن مسۆگەرە ئیمانداران سەرکەوتون و بەمراد گەیشتون. مسۆگەرە وعدی خوایە بە سەرکەوتن دەگەی. جا خەڵکانێک هەیە بە ئامانج دەگا بەڵام بەمراد ناگا، هەم سەر دەکەوی هەم بە مرادی دڵیشت دەگەی. بەخوا هەیە لە دەوڵەمەندیدا دەگاتە تەقریبەن لوتکە لەوێ خۆزگە بە هەژار دەخوازێ. ئەزانن خەڵکم بینیوە پزیشک بووە، پزیشک هەڵگری شەهادەی بۆرد، واللهی وتوێتی مامۆستا چەندین جار لە نۆرینگە و عیادەکەی خۆمەوە سەیری سەر شەقامەکەم کردووە لە ناخی دڵەوە خۆزگەم بەو کەناسە خواردووە کە شەقامەکە پادەکاتەوە. ئەوەندە جار هەبوو ناڕەحەت بووم. ئەو هەموو شەهادە بەرزە، ئەو هەموو پارە، ئەو هەمووی کە کۆی دەکاتەوە. واللهی ڕازگۆیانە وتوێتی قەسەم بەخوا جار هەبووە لە پەنجەرەکەی سەرەوە سەیرم کردووە وتومە خۆزگەم بەو کەسەی کە جادە پادەکاتەوە، لەوانەیە ئەو هیچ خەمێکی نەبێ. بەڵام ئیماندارێک کە ئەم سیفەتانی تێدا بن مسۆگەرە بە ئامانجەکانی دەگا و بە مرادی دڵی خۆی دەگا. یەکەم سیفەت چییە؟ الذين هم في صلاتهم خاشعون. سبحان الله، ئەم قورئانە کە کەلامی خوایە و دەستی بە شەری تێدا نیست چەند وردە. پێمان ناوێ ئەوانەی نوێژ دەکەن، یعنی کە نوێژن نەکرد ئەوە هەر تەواو بووی. ئەوانەی لە نوێژەکانیاندا ئەزانن چۆن نوێژ دەکەن و چەند بە ملکەتیەوە دەچنە حزوری خوا. یەکەم سیفەتیان ئەوەیە. زانای پایەبەرزی ئیسلام ڕەحمەتی خوای لەبێ شێخ محەممەد متەوەلی ئەشعراوی لە مجەلەدی سێنزەی تەفسیرەکەیدا لە لاپەڕەی 607 زۆر جوان تەفسیری ئەم ئایەتە دەکا. ئەفەرمێ کاتێک کەسێک بە کوڕەکەی بە کچەکەی دەڵێ ڕۆڵی شیرینم ئاگەر لێوێ بڕۆ بۆ قوتابخانە، ڕۆیشتن بۆ قوتابخانە بۆ قوتابی مەرج نییە هەر پێی بڵێ بڕۆ، چونکە کە نەچووی چی لێ دەکرێت فەسڵ دەکرێت. دوو ڕۆژ هەفتەیەک نزیک مانگێک نەڕچووی بۆ قوتابخانە فەسڵ دەکرێت. خوانەی فەرموون ئەوانن کە نوێژ دەکەن، یعنی نوێژ نەکردن لە دیندا هەر نییە. کە نوێژن نەکرد لە مەدرسەی ئیسلام فەسڵ کرای تەواو بووی. دوای چەند ڕۆژە تەوبە نەکرد و نەگەڕایتەوە فەسڵ کرای، لەو قوتابخانەی محەممەدی دەرکرای. بەڵێ خوا دەفەرمێ نوێژ دەکەن بە تەلەبەکەت دەڵێ کچە شیرینەکەم، کوڕە شیرینەکەم، گرنگەوە نەبچی بۆ مەکتەبەوە هە دەبێ بچی، ئەنا فەسڵ دەکەی کە چووی ڕۆڵەگیان بە جوانی گوێ لە مامۆستا بگرە، بە قەدر و حرمەتەوە دانیشە، دڵ و هۆشت لای هیچ شتێک نەبێ، لای ڕەفیقەکانت نەبێ، چاول لە دەم و چاوی مامۆستا بێ بزانت چی دەڵێ، ڕێزی مامۆستاکەت بگرەوە بە گەورە سەیریکە. ئەگەر کەسێک هەر بە مناڵەکەی بڵێ بڕۆ بۆ مەکتەب تەواو، بەڵام لێی نەپرسێتەوە، زۆر جار قوتابی خوێندکاری وا هەیە پۆلێک دەشێوێنێ، سەر لە مامۆستاکە شتێک دەدا. نوێژیش هەر ئەوە نیە نوێژ بکەی، یعنی نابێ هەر نەیکەی، بەڵام لە ناو نوێژە ئەبێ وەکو تەشبیه نەبێت تەلەبەیەکی گوێڕایەڵ بزانی بەرامبەر بە خوایە گۆستاوی کە گفتوگۆی لەگەڵ دەکەی، کە داوای لێ دەکەی، کە خالقی ئەرز و ئاسمانەکانە، کە سەری بۆ دەخەیتە سەر زەوی، ئەبێ ئاگال لە نوێژەکەت بێ، ئەبێ خشوعت هەبێ. مەسەبی شافعی هەزار ڕەحمەتی خوا لە ئیمام شافعی بێ کە مەسەبی ئێمەی کوردی موسڵمانە چەند جوان دەفەرمێ ئەگەر شوێنێکت خورا ئاوا مەکە، دەستت دانێ بۆ یەک حرەکە بێ ئاوا بکە، ئاوا سێ جار زیاتری مەکە. ئێستا کابرا جار هەیە لە تەلەڤیزۆنی وڵاتانی ترەوە دەبینم کابرا دەست بەڕی شیادێنێ جبەکەی ڕێک دەخاتەوە شڕواڵەکەی ئاوا لێ دەکا، هەموو لەشی جوڵەیە. ئیمامی عومەر کابرایەکی بینی یاری بەڕیشی دەکرد و دای دێنا و ئاوای لێ دەکرد و خۆی کۆ دەکردەوە، خەمچێکی لە پشتیدا فەرمووی ئەگەر دڵت لەگەڵ خوادا بوویایە جەستت تۆزە ڕێک دەوەستا، مادام نەخۆشیل لەگەڵ نییە و عزرێکن نییە دەجوان بوەستە لە حزوری خوادا، دە ئاگال لە نوێژەکەت بێ. یەکەم مەرج ئەوەیە کە چوویتە ناو نوێژەکەتەوە ئاگال لە خشوع بێ. دووەمیان خوا دەفەرمێ والذین هم عن اللغو معرضون. ئەمجا کە کەوتنە دەنگ و باس و قسە و باسەوە لەغو پشت لە لەغو دەکەن. لەغو لە زمانی عەرەبیدا وەکو عەلامە عەبدوڕەحمان ناصر السەعدی لە تەفسیرەکە دەفەرمێ هو الكلام الذي لا خير فيه ولا فائدة. يعني نەک هەر غەیبەت ناکەن، ئەوانە گوناحن، ئەوانە نەسی قورئان و فەرمودیان لەسەر گوناح و غەیبەت و بوختان و قسە هێنان و بردن، ئەوە دەبێت دوور بێ لە نوێژ خوێن. بەڵام ئەمانە چی دەکەن؟ هەر شتێک هەر قسەیەک سوودی نەبێ بۆ قیامەتت. ئایا خوایە ئەگە من ئەم قسە و باسەم کردەوە لە مەجلیسەیە لەگەڵ فڵان کەسە ئەجرێکی قیامەتی لەسەرە؟ ناوەڵڵا دەیوازی دێدێنم. ئایا بۆ دنیام عیلمێکە زانستێکە شتێکە سوودێکم پێدەگەێنێ بۆ ژیانی ئەم دنیام بۆ پسپۆڕێکم بۆ کارەکەم؟ ناوەڵڵا. کەواتە سەی تەلەڤیزۆنەکە دەکەم تەماشاکردنی ئەو فلیمە بۆ قیامەتم قازانجی هەیە؟ نەخێر دەیوازی دێدێنم.
ئەی بۆ دنیام سوودی هەیە فێری ڕەوشتێکی جوان چارەسەری گرفتێک حەلی مشکلەیەکی خێزانی حرمەت و ڕێزێکی ناو خێزان جار هەیە لە فلیمێکەوە تۆ فێری دەبی هەڵەت هەبووە بڕاوکە لە وتاری جومعەدا هەستت پێ نەکردو لە فلیمێکەوە هەست بە هەڵەی خۆت دەکەی بۆ ژیانت باشە ئەگە ئەم فلیمە ئەمەشی تێدا نەبوو بە پێچەوانەوە هەمووی دژی بەرنامەی خوا بوو هەمووی هەڵتەکاندنی خێزان و منداڵت بوو ئەبێ مەسحیکەی لە کەناڵەکەتە ئەگەر نوێش خوێنی ئەوە نیشانەکەیەتی دووەم صیفات ئەوەی لەغو بێ ئەوەی وەکو علامەی شەنقیتیش لە تەفسیرەکە دەفەرمێ اللەغو هو ما توجب المروءة تركه مردایەتی جوانمێری پیاوەتی پێت دەڵێ ئەمە لە تۆ ناوەشێتەوە دەبێ واسی لێبێنی پشت لەوانەش دەکەن بزان ئەم صیفەتە تێدایە برا و خوشکی نوێش خوێنم سێمیان والذین هم للزکاة فاعلون ئەو زەکاتەی کە خوا لەسەری فەرز کردوون ماڵە سەرۆت و سامانە هەر چێکە دەری دەکەن بەخیل نین والذین هم ئەمجا پاشان والذین هم لفروجهم حافظون کاتێک کەوا خوای پەروەردگار گەیاندنێ حەدی باڵغبوون و ئارەزووی جنسیان جوڵانێر بنیان مێ پارێزگاری لە داوێنیان دەکەن تا بە حەڵاڵی خۆیان دەگەن لە تەوقەیەکەوە لە نەزەرێکەوە لە خەلوەیەکەوە لە تەلەفۆنێکی حرام و فەیسبووکێکی حرامەوە وازی لێ دێنن خوایە من نوێژم کردووە والذین هم لأماناتهم وعهدهم راعون ئەمانەتێک لادانان پارەیەکە قسەیەکە ئەڵە فڵان کەس دەبێ خەڵک ئەوەندە تێڕا ببینێ فڵان کەس کە قسەم لەگەڵ کردوتم بەینی خۆمان بێ بەخوا ئەهلی نوێژە لێ مەترسە یەقینت بێ ئەوە ئەمانەتە ئەو پارەیە دامێ بە یەقینەوە دەگەێنێتە شوێنی خۆ چونکە ئەهلی نوێژە ئەگە بەڵێنێکیاندا هەر بەسەر چاو نییە بەخوا ئەهلی نوێژ دەبێت لە بەڵێندانە بڵێ ئەگە بۆم کرا وعد نەبێت لەسرم هەوڵی خۆم دەدەم بەویستی خوای گەورە ئەو بەڵێنە دێنمە جێ ئەو ئیشت بۆ دەکەم جا ئیشێکە پیشەی ڕۆژانەتە وعد و بەڵێنی تەلەفۆنێکە کاغەزێکە بۆ برادەرێک بڵێ ئەگەر بۆم کرا وعدتدا لەسەرت واجبە ئەو نوێژ خوێنانە وعدەکانی خۆیان زۆر ئاگالەیە بەڕێزان لە کۆتاییدا دەفەرمێ والذین هم لفروجهم حافظون ئەوانەی داوێنی خۆیان دەپارێزن ئەوانەی کە نوێژەکانیان پارێزگاری لە نوێژەکانیان دەکەن یەکەم جا فەرمووی دەچنە ناو نوێژەوە بە خوشوع و بە خوضوعەوە زۆر ئاگایان لە نوێژەکانیانە چی دەڵێن لە حزوری خوادا ئەمجا هەرچی قسە و کردارێک بۆ دنیا سوودی نەبێ بۆ دین سوودی نەبێ و بێبەرهەم بێ بۆ قیامەت باش نەبێ وازی لێ دێنن زەکاتی پارە و جەستە و حرمەت و قسە و عیلمیان دەبەخشن ڕەزیل نین پاشانیش فەرمووی داوێن پاک و بە ئەخلاقن لێی دڵنیا ئەباگەر لە گەڕەکە کەتا بوو ئەگە دراوسێت بوو ئەگەر لە دایرەکەتا بوو ئەخلاقیان بەرزە داوێن پاکیان لێ دەوەشێتەوە هەروەها ئەمانەتێک لادانان لێ ئەمین بە لێ مەترسە نووسراویشی ناوێ بەڵێنێکیاندا دڵنیا بەدەی باتە سەر کچت دایەوەتی بەڵێن بەدەی پارێزم تازە بڕوابکە هیچی تری ناوێ بەڵێنی داوە تەواو ئەمانە نوێژەکانیشیان دەپارێزن سبحان الله لە وردی کەلامی خوا کە قورئانە نوێژەکانیان بە چی دەپارێزن یعنی ئەوەی لە ناوەندەکەدایە ئەم سیفەتانە پێیان دەڵێ ئاگال لێبێ ویستی نەزەرێکی حرام بکات چاوی پێی دەڵێت تۆ نوێژت کرد ئێستا ویستی خیانەت لە ئەمانەتێک بکە پۆست و پلەیەکی هەیە خیانەتی لێ بکە ئەڵێ تۆ نوێژت کرد ئاگال لێبێ نوێژەکە دایمە دەتپارێزێ پارێزگاری لە نوێژەکەی دەکا وەکو نایفەوتێنێ لە کاتی خۆیدا دەیکا بەرهەمی نوێژەکەش دەپارێزێ مژدە لەو کەسانە بێ ئەوانە ئولایکە هم الوارثون الذين يرثون الفردوس هم فيها خالدون بەخوا کە مردی جێگات بەهەشتە کە مردی دڵنیا بە وعدی خوا جێگات بەهەشتە دەی بەخوا ئەم کۆمەڵە سیفەتە لە سوڕەتی ئەلمؤمنوندا لە خۆتا بێنە جێ سەربەرزی لای خەڵکی کەسایەتێکی پایەبەرزی قەت شەرمەزاری لای خوا و عەبدەکانی خواش نابی قد أفلح المؤمنون مسۆگەر تۆ سەرکەوتووی و بەمرادی ژیانی خۆشت گەیشتووی ئەو کەسانی لەگەڵ ئەم ئیسلامەدان حتا سەرەمەرگ سەربەرزن دکتۆر محەممەد حەسان بانکخوازی جیهانی لە کتێبەکەی خۆیدا ئەحداث النهایە لە لاپەڕی 73دا دەفەرمێ کابرایەکە بوو بانک خوێن بوو بانکبێژی مزگەوت بوو تەواوی ژیانی خۆی تەرخان کردبوو فی سەبیلی الله لە حزوری ماڵی خوادا بوو بۆ ئەوی بانک بدا بە دەنگە خۆش و بانگە ڕەوانەکەی بەگوێی مسلماناندا ئەو پیاوە لە کۆتایی ژیانیدا نەخۆش کەوت لەسەر جێگا توانای هەستانی نەمابوو قاچەکانی کاریان نەدەکرد دەستەکانی بە حاڵ دەجوڵان دەلەرزی توانای ڕۆیشتنی لەسەر قەرەوێڕەکەی نەمابوو ڕۆژێکیان زۆر گریا پێش بانگی عەسر بوو خێزان و منداڵ و کوڕکچەکان و خزمانی لە دەوری بنووتیان بۆ بە کوڵ دەگری وتی داوا دەکەم لە خوای خۆم یا ڕەبی خوایە ئەگە گوناهێکم هەیە
هەستم پێ نەکردو و داوای تەوبەم لێ نەکردەوە بۆتە هۆکاری ئەوەی من لە مزگەوت و بانگدا ببڕێم لە نوێژەکانم بە جەماعەتدا ببڕێم لە جومعەدا ببڕێم یا ڕەبی خوایە تەوبە بێ لەو گوناهەوە بە گەورەی خۆت بمبەخشی ئەڵێ لەو کاتەدا دەستنوێژیان پێ هەڵگرت بوو لەسەر قەڵەوێرەکەی ڕاکشا بوو وتی ڕاستم کەنەوەوە نزیک بانگی عەسرە گوێی لە بانگی مزگەوتی نزیکیان بووی گەڕەکەکەیان وتی هەڵم سێنن ڕوون بەرەو قیبلە وەرچەرخێنن دەستی نابنان گوێ دەستی پێکرد الله ئەکبەر الله ئەکبەر وەکو لە مزگەوتا بانگ بڵێ ئەفەرمێ کاتێک کە گەیشتە لا ئیلاهە ئیلا اللای کۆتایی وتی لا ئیلاهە ئیلا الله بەلادا کەوت خێزان و کوڕ و کچەکانی ڕیان کرد هەڵیان گرتەوە سەیەکان ڕۆحی دەرچووە آخر وشەکەوتی لا ئیلاهە ئیلا الله یەکسەر ڕۆحیشی دەرچوو بە پاکی مرد ئەم دینی خوایە ڕاست لەگەڵی دابە بەخوا پاک دەژی و پاکیش دەمری وە سەربەرز دەبی ئەم دینە پێمان دەڵێ نوێژ خوێن ئەوەیە کە قسەی شیرین بێ قورئان دەفەرمێ وقولوا للناس حسنا وأقيموا الصلاة وآتوا الزكاة البقرة سورة البقرة آياتی 83 لباسی بەنو ئیسرائیلیان دا و بۆ هەموو ئیماندارانیشە سێ سیفەت هەن بە یەکەوەن زمانت شیرین بێ قسەت خۆش بێ قسەی چاک و تەبایی و ئاشتەوایی لە نێوان خەڵکا بکە لەگەڵ هەموو خەڵکیدا با زمانت شیرین بێ و قسەت خۆش بێ پاشان نوێژێک بکە کە بەرهەمی هەبێ ئەمجا لەو ماڵش کە خوا پێی بەخشیوی ببەخشە زەکات بدە کەواتە ئەگەر کەسێکت بینی زمانی زبر کابرا نوێژ خوێنی پێنج فەرزەی مزگەوتە ئەهلی جومعەیە بڕۆ لەگەڵ ژنەکەیە بەس زمانی چ زبرێک و ناڕەحەتێک و قسەی چەند سارد و سووک دەڵێ والله ژنی وا هەیە ئەهلی شەو نوێژە خۆی بە نوێژ خوێن و زاکر دەزانێت بەس قسەیەکی خۆش قەت لەگەڵ مێردەکەیدا ناکە زمانێکی زبر اینجا لەگەڵ دراوسێدا لەگەڵ میواندا لەگەڵ خەڵکە نیشانەی نوێژ خوێنی قبول کراو ئەوەیە زمان شیرین بێ ئەبێ زمانت لەگەڵ هەموو خەڵکیدا شیرین بێ ئەگەینا کەسێکت بینی قورچۆک و ڕەزیل و پووچیش بوو ئەویش دیسان نوێژەکە لەو بەینەیە سوودێکی پێ نەگەیاندۆ فەنا بەخوا ئەبێ ئەم نوێژە بێ هەڵوێستن نەکا نەڵی کە خۆم نوێژم کرد بەخوا حەقی کەسم نییە ئەبێ هەڵوێستت هەبێ لە سوورەتی لوقمان ئاەتی حەڤەدا خۆی پەروەردگار دەفەرمێ لوقمان بە کوڕەکەی فەرموو یا بونەیە ئەقیمی الصەلاة وأمر بالمعروف وانهى عن المنكر واصبر على ما أصابك ڕۆڵەی شیرینم نوێژەکانت بکە نوێژ بەرپا بکە بۆ خوا با بەرهەمە جوانەکانیشی لە کۆمەڵگادا ببیندرێن با نوێژی ناو مزگەوت و سەر بەرماڵت لە بازاڕە ببیندرێ بەرهەمەکەی ڕۆڵە گیان کەسێکی بێ هەڵوێست مەبە نوێژ خوێن دەبێ هەڵوێستی هەبێ وەأمر بالمعروف فەرمان بکە بە چاکە یعنی فەرمان بە خەڵکی بکە مەڵێ من حەقم لێ خۆ من مەلای مزگەوت نیم بەو ئەندازەی دەیزانی و زمانت دەیهێنێ و لە دین تێگەیشتووی دینەکەی خوا بگەێنە لە مەجلیسێکادا دەنیشین کاکە من حەقم چێ بەسەر سەرەوە کۆمارەوە چ پارەکەی دێتە گیرفانی منەوە هیچ لە وەزع و بەرمی لە نەوتەکەی ماڵی من دەگۆڕێ باسی بکەم و خەمی لێ بخۆم کوڕە خەمی دنیا و قیامەتی خۆت بخۆ خۆت وەرە حەدیسێک بژێڕەوە وەرە بەسەرهاتێکی جوانت بیستۆ مەجلیسەکەی پێ بڕازێنەوە وەرە با مەلایکەتی خوا ڕەحمەتت بەسەرە ببارێن نەک نەعلەت کاکە باسی بکە بیگەێنە باسی یەکتایی خوا کەسێک شیرکێکی کردو ئاگاداری بکەوە شیرکە ئەوە کوفرە وازی لێ بێنە باسی گەیاندنی ڕەوشتە جوانەکان باسکردنی ئازادی باسکردنی عەدالەت باسکردنی ڕێزگرتن لە یەکتری خۆشەویستی و تەبایی ناو خێزان باسکردنی ڕێزگرتن لە یاسا لە ئیسلامدا چۆنە چۆن هەمومان پێویستیمان بەوەیە پابەند بین بە یاساکانی هاتوچۆ بە یاساکانی حورمەتگرتن لە نەخۆشخانە لە قوتابخانە لە منداڵەکانمان ئەمە ئەمر بە چاکەیە بە ئەوەندەی لێت زانی نابێ بێ هەڵوێست بی بڵێ من حەقی کەسم نێ بەت حەقی خۆم هەیە وانهى عن المنكر هەر شتێک نامۆ بە دین و بە ژینت نەهی لێ بکە نەهی بکە لە کوفرکردن لە شەریک بۆ خوا قەراردان نەهی بکە لە بێڕەوشتی کە لە کۆمەڵگاکەدا خەڵک بڵاوی دەکاتەوە نەهی بکە لە زوڵم لە ستەم لە گەندەڵی خاکە قسەت هەبێ بێ هەڵوێست مەبە بەڵام وەصبر على ما أصابك ئایا ئەگەر نوێژ خوێنێک بووی قسە لەسەر بابەتەکان دەکرد دایمە تند و تیژ و چاو سوور و قسەڕاق بی نا سەبرت هەبێ سەبر پەیامی خوا بگەیەنە بە ئەو پەڕی حکمت و نەرمونیانی و جوانیەوە بەخوا و کاتە خەڵک گوێش لێ ناگرێ یەکێ لە مەجلیسەکەی بڵێ کوڕە دەبا بواز لەوە بێنە خۆ مزگەوت نییە تێر بووین لە حەدیث و ئەو کەناڵە لاوە بیکوژێنەوە کە هاوتار تامی نەما نانا سەبرت هەبێ عەزیزم بەخوا خەڵک تەریقیشت دەکاتەوە قسەشت پێ دەڵێ قسەشت پێ دەبڕێ بەگشت خەڵکامەچەوە سەبر بەگرێ سەبر ئارامت هەبێ یەک بەسەرهاتی جوان عەرزی جەنابتان دەکەم لە کۆتایی ئەم بەشەی وتارەکەماندا ئەویش ئەوەیە زانای پایەبەرز خوا بیپارێزە دکتۆر محەممەد عەبدوڕەحمان العەریفی لە کتێبی ئیستەمتع بحەیاتیکە باسی ئەومان بۆ دەکات گەنجێکە بۆ ناوی عەبدوڵڵا بوو
زۆر ئەهلی مزگەوت و نوێژ و دڵگەرم بوو بۆ دینی خوا، بەڵام وەکو ئەو دڵگەرمانەی کە بە نەزانانە بانگەواز بۆ دینی خوا دەکەن سەرەتا ئاوا فێر بوو. بانگی عەسریدا و بانگی نیوەڕۆیدا و چوو بۆ مزگەوت لە ماڵی خۆیانەوە، بینی کابرایەکی فەلاح لەسەر دارخورمایەک خەریکی لێکردنەوەی باخەکەیەتی خزمەتی دارخورماکەیە لەسەرەوە خزمەتی دەکات، ئیشی لەسەردا بەرهەم لێ دەکاتەوە. پێی سەیر بوو چۆن دەبێت کابرای ئیماندار گوێی لە بانگ بووە و نایە بۆ نوێژی جەماعەت، ئەبێ ئەمر بە چاکە بکەم نەهی لە خراپە بکەم مادام نوێژ خوێنم. ئاەتەکەەوە حاڵی بوو وتی کاکە دوای گوێت لە بانگ نەبووە وەرە خوارەوە وا نزیق قامت بووە جەماعەتەکەت دەفەوتەیە. وتی کاکە باشە باش دی باشە نییە دەخێرا وەرە خوارەوە. دوول لە ڕووی جەنابتان دەڵێ پێیوت یا حیمار هەی گوێ درێژ کوڕە هەی کەر چۆن لە پێناوی ئیشا واز لە نوێژ و جەماعەت دێنی. کابراوتی بۆم بوەستا لە قەدار خورمایەکی بڕی لەسەرەوەتی بەس بێمە خوارەوە جا عیلاجت دەکەم. زانی دە قەومێ ئەمجا ڕای کرد سەری خۆی داپۆشی بە عەباکەی خۆی بە مزگەوتا کرد و خۆی ڕزگار کرد. بۆ نوێژی عەسر دیارە کە چۆتەوە ماڵەوە گێڕاوێتەوەتی وەڵڵا خەریب بوو لەسەر ئەمر بە چاکە و نەهی لە خراپە تووشی فیتنەیەکیش بم. پێیان وت برام ئەمر بە چاکە و نەهی لە خراپە وا ناکرێ، ئەبێ بە زمانی شیرین بێ، ئەبێ بە حیکمەت بێ. بۆ عەسر بەلای هەمان کابرادا ڕۆیشتەوە، ئەخلاقی خۆی ڕاست کردەوە، زانی ئەوە بێ بەرهەمە. پێی وت براکەم سەلام عەلەیکم، نەیناسیەوە ئەمە هەر کوڕەکەی نیوەڕۆیە. وتی عەلەیکە السەلام، وتی موژدەم دێ باخی ئەم ساڵ چۆنە بەرهەم؟ شکر باشە الحەمدولیلا. وتی لە خوا بە زیاد بێ. وتی یا ڕەبی خوا لەشت ساخکە، خوا بەرهەمەکەت زیادکە، خوا بەرەکەت بخاتە باخەکەت، خوا ماڵ و منداڵ تۆ وەیان بۆ بێڵێ. ئەی چەند شادمانم کەسێکی وەک تۆ کاس پیش دەکا لە نێو چاوان تا دیارە ئەهلی نوێژ و عیبادەتیشی. وا بزانم سەرقاڵ و بانگی عەسریشی فەرموو بۆ نایە بچی نوێژەکەمان بکەین بە جەماعەت و پشوێکیش بدەی دوای بیتەوە سەر کارەکەی خوا بۆ داسانکە. کوڕەکەی هەزار ڕەحمەتی خوال لێبێ، هەر خێرا دابەزی تەوقەیەکی گەرمی لەگەڵا کرد و وتی وەڵڵا با بڕۆین. بەڵام کاکە ئەم دنیا براکەم زۆر خەڵکی تێدایە، کوڕە نیوەڕۆ بەڵایەکم لێ پەیدا بوو وەڵڵاه لە داخی ئەو خەریب و نوێژەکەشم نەکەم نەچوم بۆ مزگەوت. پێم دەڵێ هەی گوێ درێژ هەی کەر چۆن بووە لە پێناوی ئیش ئاواز لە نوێژەکەت و جەماعەتەکەت دێنی. وەڵڵاهی بۆی هاتمە خوارەوە ئەگەر دەستم دەکەوت ئەم زانی و حاڵیم دەکرد نوێژ چییە، ئەم زانی چێ دوێت گوێ درێژە. یا ڕەبی ڕەحمەت لەو کەسە بێ کە تۆی پەروەردە کردو، هەی ڕەحمەت لە دایک و باوکت. ئەوە برا پێم بڵێ وەڵڵاه هەر کە چاوم بە تۆ کرد لەمەدا لەگەڵ تا دێم بۆ جەماعەت. براکەم دەبێت ئێمە بانگەواز بۆ دینی خوا بکەین، نابێ بێ هەڵوێز بین. بەڵام ئەم دوانە چەندیان فەرقە. یەکێ نوێژ ناکا بانگی دەکەی بۆ نوێژ، یەکێ دراوسێتەوە نایە بۆ جەماعەت. بە کام شێوازەیان باشە، بە کامیان بەرهەمدار دەبێ کە قسەشی پێوتی ئێ بە سەبر بگری، نابێ بەگەش خەڵکا بچێەوە. ئەمە باسێک بوو زۆر کورت ڕەم بە باسی نوێژ نەکەرم لێ بپرسن، ئەی ئەوەی کە نوێژ ناکە ئەگە خوای گەورە تەمەنی باقیداین لە جومعەی داهاتوودا لە خزمەتتاندا هەندێک لەسەر ئەوەش قسە دەکەین. ئەمە باسێک بوو لەسەر گرنگی و گەورەی نوێژ لە ژیانماندا. یا ڕەبی خوای پەروەردگار لێت دەپاڕێمەوە یا ئەرحەمە الراحیمین. تا ئەو کاتەی لە ژیانداین لە نوێژ و مزگەوت و ماڵی خوادامان نەبڕی، خوایدا نەبڕین، کەفتەی سەر جێگا نەبین، بە ساغ و سەلامەتی، بە عەقڵی سەلامەت، بە جەستەی سەلامەت هەموو نوێژێک لە خزمەتتا بین. خوایە خشوع لە نوێژەکانماندا هەبێ، دڵمان لێی بە ئاگا بێ. پەروەردگارە لێت دەپاڕێمەوە ئەو کەم و کوڕیانی لەو نوێژ و عیبادەتەدا هەمانە بە گەورەی خۆ لێمان قبوڵ کەی، بەسەرماندا نەدەیەوە. یا ڕەبی خوایە زۆرێک لە مسلمانان داوای دوعای خێریان لەم دەستە بەدەست نوێژانە کردووە. داوا لێ دەکەم یا ذەلجەلالی وەلئیکرام بە هەموو ناوە جوانەکانت بە سیفاتە بەرز و باڵاکاندا ئەوەی نەخۆشە شیفای بدەیت. خوایە ئەوەی نەخۆشە شیفای بدەیت، ئەوەی لە ژوە ئازارە خوایە ڕەحمی پێ بکەیت، خوایە شیفای هەموو نەخۆشەکان بدەیت، ئەوانەی مردوون خوایە لە گوناهەکانیان خۆش بی، خوایە عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجاری. آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون